الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا سورة كهف دیارە هەر لە ئاەتی 84 داین کە تەواوکەری ئاەتی 83 کە باسەکە بە سەرهاتی ذیلقەرنەینە کە یەکێکە لە بەسەرهاتە گرنگ و سەرنجڕاکێشەکانی ناو سوورەتی کەهف و پڕیەتی لە دەرس و ئامۆژگاری کە بە پرسیار دەست پێ دەکات. طبعاً ئەو ئاەتانەی ئەوڕۆ تەواوکەری ئاەتەکەی پێشوون کە دەفەرمێ وەیەسئەلوونەکە عن ذی القەرنەین پرسیارت لێ دەکەن. طبعاً پرسیارکەرەکە چێ بوون؟ زۆرێک لە مفەسسیرین دەفەرمون جوولەکە بوون، هاتوونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی پێغەمبەرایەتیەکەی تاقی بکەنەوە. کاتێک کە گەیشتوونەتە نزیک ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی لێ بۆ داوای مۆڵەتی کردووە. ئەوە ڕیوایەتێکە لەوەی کە ئیزنیان بۆ وەرگیرێ بچنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و خەبەر بەرەکە گوتوێتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە جوولەکەن و هاتوون پرسیاریشت لێ بکەن. بۆیە دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای مۆڵەتێکی لێ کردوون، فەرموویەتی تۆزێک مۆڵەتم دەن، دوو ڕکەعات سونەتی کردووە، نوێژی کردووە، پاڕاوەتەوە لە خوای گەورە. خوای گەورە پێش ئەوەی پرسیاری لێکەن وەحی بۆ ناردبێ، بۆیە کە فەرموویان دەکا لێیان دەپرسێ ئەمن پرسیارەکەتان بۆ ئاشکراکەم پێش ئەوەی بیڵێن یان خۆتان پرسیارەکەی دەکەن؟ هەمە بەستم بەهێزتر لەوەی کە ئەوان داوایان کردو توانە خۆت پێمان بڵێ. ڕێک دەڵێ ئێوە هاتوون پرسیاری ذیلقەرنەینم لێ بکەن. ذیلقەرنەینیش ئەو بەسەرهاتەکەیەتی ئاەتەکانی بەسەردا خوێندوونەتەوە یەقینیان پەیدا کردووە کە بەڵێ ئەوە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، چونکە بەسەرهاتی ذیلقەرنەین کەسێک پێغەمبەر نەبێت و بە وەحی بۆی نەهاتبێ نایزانێ. بە هەمان شێوەش کە لە تەوراتدا تەوەن بەسەرهاتەکەی هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئاندا بەسەری خوددا خوێندوونەتەوە. ئەوە یەکێکی دیکە لە ڕیوایەتەکان دەفەرمون وەکوەوەی لە سەرەتای کەهف باسمان کرد، بتپەرستەکانی مەککە کەسێک یا چەند کەسێکیان ناردبن بۆ لای جوولەکەکان، پێیان گوتبن کۆمەڵێک پرسیارمان فێرکەن کە لە کتێبەکانی ئێوەدا هەبن محەممەدی پێتاقیکەینەوە بزانین پێغەمبەرە یا پێغەمبەر نییە. یەک لە پرسیارەکان گوتویانە بڕۆن پرسیاری ذیلقەرنەینی لێ بکەن، هەر کامێکیان بێ. وەڵحاصڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تاقیکردنەوەکە دەرچووە، بەڵام ئەوانە لەبەرەوەی یەکەم جار بڕیاری خۆیان دابوو بەتەمای ئەوە نەبوو بوون بچن وەک دەڵێ ئەگەر حەقیقەتیان بۆ دەرکەوت بە دوای پێغەمبەرکەون صلی الله عليه وسلم، بەڵکو بۆ ئەویان بوو پێغەمبەر ئیحراجکەن، بەڵکو بۆ ئەویان بوو پێغەمبەر بە درۆزن پیشاندەن لە ناو قەومەکەیان و میلەتەکەیان و خەڵک بە دوایان نەکەوێ. بۆیە تەمان هیدایەتیان هەروەر نەگرت ئەو کات وە ئیمانیشیان نەهێنا. ئەو ذیلقەرنەینە تەمان بۆ خۆی یعنی چی ذیلقەرنەین؟ یعنی خاوەنی دوو شاخ دوو قۆچ. بۆچی وای پێدەگوترێ؟ مفەسسیرین دەفەرمون هەر بەڕاستی ئەو مەلیکە ئەو پادشایە لەسەریدا شوێنەواری دوو قۆچی دوو شاخی هاوەکو تەشبیهات نەبێ شاخی بزن و ئەوانە شوێنەواری قۆچی بەسەریەوە هەبووە. هێندێک دەفەرمون نەخێر لەبەرەوەی دەسەڵاتەکەی بەرەو ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ڕۆیشتووە، ڕۆژهەڵات و ڕۆژئاوای هەموو گرتووە، پێی گوتراوە ذیلقەرنەین، یعنی دوو قۆچێکی لایەکی دەسەڵاتی بۆ لای ڕۆژهەڵاتی ڕۆیشتووە و هەمووی داگیر کردووە، لایەکەی دیکەی بۆ لای چەپی. هێندێک دەفەرمون ذیلقەرنەین سیح عادەتی وابوو دوو کەزی بە پرچی دروست کردبوون، دوو کەزی گەورە وەکو قۆچ تۆن گرەی دابوون، یەکیان لەو لای و یەکیان لەو لای، خەڵکوی دەزانێ قۆچی پێوەیە شاخی پێوەن. هێندێکی کە دەڵێن نا هەر تاجەکەی سەری مەلیک بووە، ئەو تاجەی لەسەریەتی دوو ئەوەی درێژی پێوە بوون وەکو قۆچی کە ئاماژە و ئیشارەت بوون بۆ دەسەڵات و مڵکەکەی. هەر چۆنێکی بێت تەبان ذیلقەرنەین ناو نییە، ذیلقەرنەین وەک دەڵێ لەقەبە، لەقەبی ئەو مەلیکەیە ئەو پادشایەیە کە لە وەک دەڵێ تەبان ئیماندار بووە، یەکێکە لە چوار مەلیکە
چوار مەلیکە دەسەڵاتدارەکان کە لە سەر زەویدا چوار مەلیکی دەسەڵاتداری زۆر هەبوون، دویان مسلمان دویان کافر. مسلمانەکان یەکیان سلێمان بۆ سلێمان پێغەمبەر کە پێغەمبەریش بووە و مەلیکیش بووە، دوهەمیان ئەو ذوالقەرنەینە کە پیاو چاک بووە پێغەمبەر نەبووە بەڵام مەلیکێکی عادلی ئیمانداری دەسەڵاتدار بووە. دووە کافرەکەش بیختنسەڕ و نەمرود یان نەمرود بوون کە ئەوانەش مەلیک و دەسەڵاتداری گەورە بوون بەڵام بێباوەڕ و مشریک و بتپەرست. جا ئەو ذوالقەرنەینە تەبان لەکوێ ژیاوە؟ زۆرینەی مفەسرین دەفەرمونون لە قیرێزستان و ئۆزبەکستان هەبوون تەبان لەو نێوانەیدا تەوان ژیاوە و لەدایک بووە، تەمەنی 140 ساڵ بووە و لەو تەمەنە کە هەی بووە تەوان بە زۆری دەسەڵاتدار بووە و دەسەڵاتەکەشی دەسەڵاتێکی عادیلی دادگەر لەگەڵ دەسەڵاتی بێسنووری عەدالەت و دادگەری و چاکە و پیاوەتی لەگەڵ خەڵکی لەبیر نەکردووە لەلایەک و هەروەها هەمیشەش کوتک و وەک دەڵێ دەستی بەقووەتی لەسەر کەسە زاڵم و ستەمکارەکان هەبووە، نەیهێشتووە خەڵک خراپە و خراپەکاری بکات، چونکە عەدالەت دوو بەشە، بەشێکی ئەوەیە لەگەڵ خەڵکی چاک چاکە بکەیەوە، لەگەڵ خەڵکی باش باشە بکەیەوە، خەڵکی خاوەن بەهرە و خاوەن توانا و خاوەن داهێنان خەڵاتکەی و گەشە بە تواناکانیان بدەی، ئەوە جۆرێکە لە عەدالەت. جۆرەکەی دیکە ئەوەی ئەو کەسەی خراپەی دەکات و تاوانکاری دەکات دەستی بگری نێڵی خراپەکەی بکە، ئەگەر تەمبێ نەبوو لە ناوی ببەی و نەیهێڵی لەسەر زەوی، چونکە خراپەکار ئەگەر دەستی نەگیرێ و سزانەدرێ بەبێ گومانەی دەسەڵاتەکەی سنوور دەبەزێنێ. جا بابچینە سەر ئاەتەکان. ئاەتی پێشووتر ئەوەی لاپەڕەکەی دیکە فەرمووی وەیەسئەلوونەکە عن ذی القەرنەینی، پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە ذی القەرنەین، سەبارەت بەو پیاوچاکە بەو دەسەڵاتدارە. قل سەئەتلو پێیان بڵێ لەمە دوا دەخوێنمەوە عەلەیکم بەسەرتاندا منه لە بەسەرهاتی ئەو پیاوچاک و دەسەڵاتدار و مەلیکە ذیکڕە بەشێکی وەکو وەبیرهێنانەوە و یان بەشی ئەوەی کە پەند و ئامۆژگاری لێوەرگرن. خوا دەفەرمێ ئیننا بێگومان ئێمە مەکەننا لەهو یعنی دەسەڵات و توانا و هێزمان بەخشی بوو بەو مەلیکە فی الئەڕضی لە زەویدا و ئاتەیناه و پێشمان دابوو من كل شيء بۆ هەموو شتێک سەبەبە هۆکارێک، من كل شيء سەبەبە بۆ هەموو شتێک هۆکارێک. جا ئەو هۆکارە هەندێک بە عیلم تەفسیری دەکەن، یعنی بۆ هەموو شتێک عیلمێکمان فێر کردبوو کە بەو عیلمەی کە فێرمان کردبوو دەیتوانی بگات بەو مەبەستەی کە دەیەوێت و بەو کارێکە کە هەوڵی بۆ دەدا. ئیننا مەکەننا لەهو فی الئەڕضی بێگومان ئێمە یعنی دەسەڵات و توانا و هێزمان بەخشی بوو پێی لە زەویدا و ئاتەیناه و پێشماندا بوو فێریشمان کردبوو من كل شيء بۆ گەیشتن بە هەر شتێک لەو شتانەی کە دەیەوێ سەبەبە هۆکارەکەی خۆیمان فێر کردبوو، هۆکارەکەیمان پێدا بوو کە دەیتوانی بەو هۆکارانە بگاتە ئەو شتەی کە دەیەوێ. چونکە خوای گەورە دنیای لەسەر ئەسباب دروست کردووە، وایە هەر کارێک کە دەتەوێت لە دنیادا بیکەی پێویستە هۆکاری ئەنجامدانی کارەکەی بگرێت بەرێ. وایە بتەوێت تەختەیەکی ببڕی، وایە تەختە بەچی دەبڕدرێ؟ بە مشاری، تەوە ناتوانێت بەدەستی لە تیکەی. وایە ئەگەر بتەوێ وەک دەڵی دەرگایەکی قفڵ دراو بکەیەوە هۆکاری کردنەوەکەی کلیلەکەیەتی، وایە بتەوێت دایخەی دەبێت قفڵی پێوەخەی، نەکراوە نەبۆتە عادەت بە نمونە لە جیاتی قفڵی پەتی لێدەی و پێ دوابێ هەمان دەوریش دەبینێ، نەخۆش دەبی بە نمونە گەڕان بە دوای هۆکاری چارەسەرەکەی دەرمانەکەیەتی ناشیفایەکە شتێکی دیکەیە. خوا دەتوانێت بەبێ ئەسبابش هەرچی بێوێ بیکە، بەڵام مرۆڤ پێویستە بۆ هەر شتێک کە دەیەوێ سەبەب و هۆکاری خۆی بگرێتە بەرێ. بە نمونە هاوینان ئەگەر باران نەبارێ و حەزت لە بارانەی بوو دەکرێت بچی نوێژە بارانەی بکەی. مولحیدەکان زۆر جار دەڵێن ئەگەر باران بە نوێژە بارانەیە بۆ مسلمان ناچن لە هاوینێدا خۆ تاقیکەنەوە، بزانن خوا لە هاوینێدا خوا نەیکردوتە عادەت باران ببارێنێ، وەختی باران بارینێ زستانانە بە نمونە
بۆیە لە زستاناندا دەکرێن نوێژە بارانەی بکەیە سەبەب و هۆکاری باران بارین لەو کاتێک کە کاتی بارینە و نابارێ. بۆیە دەفەرمێت ئیننا مەکەننا لەهو، بێگومان ئێمە هێز و توانا و دەسەڵاتمان دابوو بە ذوالقەرنەین لە زەویدا و ئاتەیناه و پێشمان بەخشی بوو من کولی شەیئین بۆ هەموو شتێک سەبەبە هۆکاری تایبەتی خۆی. فەئەتبەعە سەبەبە فەئەتبەعە ئەویش دەکەوتە دوای هۆکارەکان، ئەویش هەوڵی دەدا هۆکارەکان جێبەجێ کات و بەهۆی هۆکارەکان بگاتە مەبەستەکەی خۆی. فەئەتبەعە سەبەبە بە دوای هۆکارەکان کەوت. فەئەتبەعە هو السەبەبە طبعا فاعلەکەی لێرە شاراوەیە، یعنی ذوالقەرنەین بە دوای سەبەبەکان بە دوای هۆکارەکان کەوت. هۆکارەکانی گرت نەبەر کە ئیشی سەرەکی ذوالقەرنەین چی بوو؟ داوەکردن بوو، گەیاندنی تەوحید و یەکتاپەرستی بوو بە خەڵکی بەوانەی کە تەوحید و یەکتاپەرستی و خواناسینیان پێ نەگەیشتووە. بۆیە بۆ ئەوەی ئەو خواناسینیەی کە دەیەوێ بیگەێنێ بە خەڵکی و لەگەڵیان حاڵیکە دەبوا چی بکە؟ دەبوا بڕوە سێ ئەو خەڵکانە بدۆزێتەوە کە هیدایەتیان وەرنەگرتووە، ڕوبەڕوو لەگەڵیان قسە بکات و لەگەڵیان بدوێت و عەقڵیان بدوێنێت. چونکە هۆکاری داعوە، هۆکاری بانگەوازی بریتیە لە چی؟ لەوەی پچی قسە لەگەڵ خەڵکەکەی بکەی، نەک لە ماڵی خۆت ڕادوعان بۆ بکەی و بڵێ خوا هیدایەتیان دە. بەڵێ دوعا تەئسیری هەیە، بەڵام سەبەبی هیدایەت بریتیە لە قسە بۆکردن، بانگەوازی بۆکردن، ئامۆژگاریکردن. ذوالقەرنەین سەلامی خوای لەسەر بێ ئامانجی گەورەی داعوەکردن بوو. بۆی خوا دەفەرمێ فەئەتبەعە کەوتە دوای سەبەبە هۆکارەکان، حتا یعنی ڕۆیشت هەتا ئیذا ئەو کاتەی بەلەغا گەیشتە مەغریبە شەمسی، ئەو شوێنەی کە خۆری لێ ئاوا دەبێت، یان پێی وایە خۆری لێ ئاوا دەبێت. طبعا ئینسان ئەگەر بە ئیتیجاهی خۆر ئاوا بڕوا دەگەی خۆر ئاوا یان ناگەیە. هەر کامێک لە ئێمە بەنمونە ئەسپێکی چاکت پێ بێ، سیارەیەکی چاک، تایارەیەکی چاکت پێ بێ، بە ئیتیجاهی ڕۆژ ئاواییدا بڕۆ دەگەیە هیچ شوێنێک کە بڵێ ئێرە ئەو شوێنەیەکە خۆر تێیدا ون دەبێت و ئاخر جێگا لەو لایڕە بێگومان خۆر قەت ئاوا نابێ. ها بۆ معلوماتان خۆر قەت ون نابێ، خۆر لە پێشچاوی ئێمە ون دەبێ. ئەو دەقەیە کە لێرە ون دەبێت لە شوێنێکی دیکە دەردەکەوێت، وایە ئەو کاتێک کە لە جێگایەک ون دەبێت لە شوێنێکی کە هەڵدێ، وایە بۆی ئەها خوای گەورە کە باسی ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواکان دەکات لە شوێنی کە خوێندومانە بە کۆدایان هێنێ، دەڵێن مەشارق مەغارب، وایە ڕۆژ هەڵاتەکان و ڕۆژ ئاواکان، چونکە چەندان ڕۆژ هەڵات و چەندان ڕۆژ ئاوامان هەنە کە باسی کات دەکا بەنمونە. ها دەفەرمێ یادی خوا بکەن بەیانیان و ئێواران، ئەو کاتەی لەکەن من و تۆ بەیانیە لە شوێنێککە ئێوارەیە، ئەو کاتەی لەکن تۆ ئێوارەی لە شوێنێککە نیوڕۆیە، ئەوەی لەوەی نیوڕۆیە لەکن شوێنێکی دیکە بەیانیە. بۆیە بەردەوام کاتەکان هەر هەمویان لەسەر زەوی هەن بوونیان هەیە، بەڵام هەر یەکەیان لە شوێنێک و لە جێگایەک. جا دەفەرمێت حتا ئیذا بەلەغە ڕۆیش هەتا گەیشتە مەغریبە شەمسی، ئەو شوێنەی کە پێی وابوو خۆر لی ئاوا دەبێ، پێی وابوو لەوێ بەولاوە کەسی دیکەی لێ نییە، کەسی دیکەی لێ ناژێ. وەجەدەها لەوێ دۆزیەوە خەڵکێک، وەجەدەها یعنی خۆری دی تەغڕب و ئاوا دەبێ فی عەینین لە ناو کانیاوێکی حەمیئە یعنی ڕەش داگەڕاو یا کانیاوێکی قوڕاوی و ڕەش بوو. وەجەدە عیندەها بینی لەکن ئەو کانیاوە کە پێی وابوو خۆر لەوێ ئاوا دەبێت و جا هەندێک لە مفەسیرین دەفەرمون خۆر کە ئاوا دەبێ بنەکەی ئاو بووە، ئەو سەیری ناو ئاوەکەی کردووە، تەبەنەها ڕسمی خۆرەکەی لە ئاوەکەیدا دیوەتەوە، دواتر لە پێشچاوی ون بووە، فعلەن وەی زانیوە لەوێ خۆرەکە تەواو یەکجاری ون بووە و پێی وابووە لەوێ هیچ شوێنێکی دیکە نییە خەڵکی تێدا نیشتە جێبێ، بۆ هیچی دیکە نەڕۆیشتووە. ئەوە لە زیهنیویدا لە مێشکیویدا ئەوە خوای گەورە پێمان دەڵێ کە عیلمی ئینسانی وایە هەر چەندە زۆر بێ هەر سنووردارە، وایە دەسەڵاتی ئینسان هەر چەندە زۆر بێ ئەگەر گەورەترین مەلیکیش بی وەکو ذوالقەرنەین ئێستا دەسەڵاتەکەت سنووردارە، دەڕۆی تا شوێنێک کە وەک دەڵێ توانایەکەت لێ دەبڕێ، ڕۆیش هەتا پێی وابوو لەو لای هیچی دیکە نین. بۆیە تەمان لەوێ ڕاوەستا وەجەدەها لەوێ دۆزینیەوە
عندها لكن أو آوى لكن أو شوينيك خور لي آوى دبي قوما خلقكي بباور طبعا ها خلقكي تاوانكار خلقك كخوانا ناسن جاء دفرمي قلنا بمان قلت يا ذا القرنين أي ذا القرنين إما أن تعذب أجر حزر ليا أو خلقانا كبباورنو لسر بباوري بردوام دبن سزان دا وإما يان أجر بيت خوشا أن تتخذ فيهم بقربر لقليان حسنا چاكو چاككاري ها خواهي قورة سرپشكي کرد حزر ليا أجر دتوي أو خلقا لسر بباوريكي خويان كلسرني سزان بدا وأجر حزشت ليا يكم جار سزان مدى برو دعويان كا بانقوازيان كا دوای دعوة کردن و بانگوازی کردن اگر ایمانیان هنا لسر ایمان هێنانەکەی دوای ئیمان هێنانەکەی پاداشتیان کەو چاکەیان لەگەڵ دابکەو لەگەڵ یان میهرەبان و بە سۆز بە طبعا خی گەورە هەم ویستویەتی طبعا ذی القەرنەین تاقی کاتەوە تاخوا بەدەسەڵاتەکەی لە خۆبایی بووە طبعا فعلا دەسەڵاتی بە جۆرێک بووە دەیتوانی ئەو خەڵکەی ئەوێ هەمووی بکوشێت چونکەوانە مەلیک بوون مەلیک بۆ هەر شوێنێکی چوبن کەس نەیتوانی بە بەرگیان بگرێت و پێشیان پێ بگرێ ناچار بەخۆشی یا بە ناخۆشی دەبووە تەسلیم بن ذی القەرنەین سەلامی خوای لەسەر بێت هات حاڵەتێکی وەسەط و مامناوەندی وەرگرت ئێستا لە ئاەتەکەی دیکە تا دەیگەینێ جارێ باو ئاەتەی بڵێنەوە حتى يعني رويشت حتى إذا أو كاتي بلغ مغرب الشمس جيشتا شويني آوابوني خور بوتوني خوي طبعا وجدها لوي خوري بيني تغرب في عين حمي آواد به وند به لناو كانياويكي حميئة رش قراوي وجد عندها دوزية ولكن أو كانياوة قوما خەڵکێکی طبعا خراپەکار و بێباوەڕ قلنا پێمان گوت یا ذا القەرنەین ئەی ذا القەرنەین تۆ سەرپشک بە ئیما ئەن تعەذیبە ئەگەر پێت خۆشە سزایان دە لەسەر ئەو بێباوەڕی و خراپەکاریەی کە لەسەری بوون و لەسەری نی و ئیما یا ئەگەر حەزت لێ و دەتەوێ ئەن تەتەخیذە فیهم بگرە بەر لەگەڵیان حوسنا ڕێگایەکی چاکە و چاکەکاریان لەگەڵ بکە ذی القەرنەین سەلامی خوای لێبێ فەرمووی قالە ذی القەرنەین فەرمووی ئەمما من ظەلەمە بەڵام ئەو کەسەی کە ستەمکار بێ بەردەوام بێت لەسەر ستەمەکەی فەسەوفە ناڵە یەکسەرها لەمەودووە نوعەذیبه سزای دەدەین ئەمما من ظەلەمە ئەو کەسەی کە ستەمکار بوو یا ستەمکاری هەڵبژارد و لەسەر ستەمەکەی بەردەوام بوو فەسەوفە لەمەودووە یعنی دوای ئاگادارکردنەوەی و وەک دەڵێ ڕوونکردنەوە و ئامۆژگاریکردن و نەسحەتکردنی ئەگەر هەر وازی لێهێنا نوعەذیبه سزای دەدەین ئەوە لە دنیاە ثم يرد إلى ربه پاشان دەگەڕێندرێتەوە ئەو کەسە إلى ربه بۆ لای پەروەردیگاری ئەویش فيعذبه پەروەردیگاریش سزای دەدا بەعەذابە نوکڕە بەعەذابێکی زۆر توند و بەئێش طبعا ئەو معلومە کەسی تاوانبار و بێباوەڕ و خراپەکار کە لە دنیادا سزای وەرگرت سزایەکەی بەس بۆ تەنبێکردنی خەڵکی دیکەیە دەنا لە زیاتی قیامەتێ نییە بە هیچ شێوەیەکی کەسی کافر لە دنیادا تووشی هەرچی ببێ بۆیە خەڵکی دیکەی پێوە تەنبێ بێ بۆیە خەڵکی دیکەی پێوە عیبرەتگرتوو بێ دەنا سزای دنیایی هیچ کاتێک وەبەر سزای قیامەت ناکەوێ هەمیشە سزای دنیا شتێکی بەسیت و ئەهوەن و کەمە بۆ خەڵکی بێباوەڕ بۆ خەڵکی تاوانبار بەنسبەت سزای قیامەتی ئەوە کە گوناهت ڕەش دەکاتەوە و گوناهت لا دەبات و دەرەجەت بەرز دەکاتەوە بۆ کەسی ئیماندارە ذو القەرنەین وەکو کەسێکی عادل فەرمووی ئەمما من ظەلەمە بەڵام ئەوەی کە ستەم دەکات فسوف نعذبه لەمەودووە سزای دەدەین ثم يرد پاشان دەگەڕێندرێتەوە ئەو کەسە إلى ربه بۆ لای پەروەردیگاری فيعذبه پەروەردیگاریشی سزای دەدا بەعەذابە نوکڕە بەعەذابێکی زۆر بەئێشی بە ئازاری ناڕەحەت وأما من آمن وعمل صالحا بەڵام ئەو کەسەشی کە ئیمان دێنێت وعمل صالحا وكاري تاكش أنجام ددا أو فله جزاء الحسنى بو أو آمادية پاداشت هر باشكا أقد دقتي دني هنال للدنيا دا بو كافري يكم جار سزاي خوي باز دكا وجار سزاي خوي وايا بلان بو إيمان داري يكم جار سزاي خوي باز دكا أو جار پاداشتي خوي
چونکە هەر ئیماندارێک کە کاری چاکە دەکا مەبەستی دەستکەوتی دنیای نییە و ئەو کەسانەی بە قسەی ڤیلقەرنەین ئیمانیان هێنا بۆ ئەویان ئیمان نەهێنا ڤیلقەرنەین لە دنیادا بیان کاتە وەک دەڵێ سەرکردە و مەسئول و پارەیان داتێ و دەسەڵاتیان داتێ بۆیە خوای گەورە باسی پاداشتی قیامەتیان دەکات چونکە لەبەر خاتری قیامەت ئیمانیان هێناوە ئەو جار سزای ئەوەی کە خوا لە دنیادا بەهشتیان دەداتێ ئەم نیش لە دنیادا ئاسانکاریان بۆ دەکەم بەس بۆ کافری وانە ها کەسی کافر ئەگەر طبعاً خراپەی دەکا و تاوانکاری دەکا وەک دەڵێ زۆر جار ئەگەر لە ترسی سزا دنیایەکەش بێ دەبوانەی کردبایە بۆیە یەکەم جار کافرەکە لە دنیادا سزای وەردەگرێت دەفەرمێت وەئەمما من ئامەنە وعەمیلە صاڵحا ئەو کەسەی کە ئیمان دێنێ و کاری چاکە دەکا فەلەه جەزاء الحوسنا بۆ ئەو ئامادەی پاداشتە هەرە جوانەکە هەرە باشەکە کە بەهشتا ئەو جار وەسەنەقول لەمە و دواش ئێمە دەڵێن لەه بەو کەسە من ئەمرینا لە ئیش و کارەکانی خۆمان لە فەرمانەکانی خۆمان یوسرا کاری ئاسانی پێ دەڵێن فەرمانی ئاسانی پێ دەڵێن ئەمری ئاسانی بەسەردا دەکەین شتی لەسەر گران و قورس ناکەین وایە جا ئەوە یاسای خوای وایە ها تۆ ئەگەر خۆت بۆ خوای یەکلا کردەوە لەبەر خوا کارت کرد خوای گەورە هیچ پاداشتەکەی لای خۆیت بۆ دەنووسێ زائدەن لە دنیاشدا بە جۆرێک لە جۆرەکان پاداشتت دەکا بەس ئەگەر بەعکسەوە بێ نیەتت بۆ دنیای بێ زۆر جارەوەی دنیایشت دەست ناکەوێ ئەوەی کە هەوڵت بۆ داوە ئەوەی قیامەتەکەش هەر لە قیز دەچێت بۆیە ئاەتەکە خوای ڤیلقەرنەین باسی پاداشتی خۆی ناکە یەکەم جار چونکە ئینسان کە ئیمان دێنێت و چاکە دەکا ئامانتی دەستکەوتی دنیایی نییە بە هیچ شێوەیەکی وەئەمما من ئامەنە بەڵام ئەو کەسەی کە ئیمان دێنێ وعەمیلە صاڵحا ئەنجامی دەدا کاری چاکە فەلەه جەزاء الحوسنا بۆ ئەو ئامادەیە پاداشتە هەرە جوانەکە وەسەنەقول یعنی لەمە و دووە دەڵێین لەه بەو کەسە من ئەمرینا لە ئیش و کارەکانی خۆمان یوسڕاشتی ئاسان یعنی لە کاروبارەکانی خۆماندا ئاسانکاری بۆ دەکەین و ئەو فەرمانانەی بەسەری دادەدەین فەرمانی ئاسان دەبن کە بتوانێت جێبەجێیان کات و لەبەریان دەرچێت و بتوانێت لەگەڵیان بڕۆ ئەوە ئەو قەومەی کە لە لای ڕۆژ هەڵات تەبەن دەستی کەوت بوون لەگەڵ ناویان دامایەوە هەتا دینداری و ئیمانی لەگەڵدا لە ناودا چەسپاندن ئەوانەی لەسەر خراپە و خراپەکاری مانەوە هەر بە فیعلی لە دنیادا لە ناوی بردن و نەیهێشتن کوشتنی شوێنەکەی ئاوەدانیەکەی خاوێن کردەوە ئەوانەشی کە ئیماندار بوون ڕێک لە شوێنی خۆی پێشتر نیوە و وەک دەڵێ ئیشی بۆ ئاسانکردن و پێداویستیەکانی ژیانی هەموو بۆ دابینکردن ئەو جار ئیشی نەمالەوێت چونکە ئەو ئیشی داواکردن بوو ئیشی بانگەوازیکردن بوو ئەو جار خوا دەفەرمێت ثمە پاشان کە ئیشەکەی ئەوەی تەواو کرد ئەتبەعا کەوتە دوای سەبەبە بەکارهێنانی هۆکارەکان ثمە خوای گەورە هۆکارەکانی پێنەدابوون هۆکارەکانی ڕۆیشتن هۆکارەکانی تێگەیشتن هۆکارەکانی دەسەڵات هۆکارەکانی داواکردن خوا بۆ هەموو شتەکانی هۆکاری دابوویە هەرچی ویستپای خوای گەورە سەبەبەکەشی دابوویە بە سەبەبەکەی بگاتە ئەوەی کە دەیەوێت ثمە ئەتبەع سەبەبە پاشان کەوتە دوای بەکارهێنانی سەبەبەکە حتا خوا دەفەرمێ هەتا ئیذا ئەو کاتەی بەلەغە گەیشتە مەطلع الشەمسی ئەو جارەی ئەو شوێنەی کە پێی وابوو خۆری لێ هەڵدێ ئەو جار ئیتیجاهەکەی گۆڕی بە ئیتیجاهی ڕۆژ ئاوا ڕۆیشت بوو تا ئەو شوێنەی پێی وابوو لەوێ بەولاوە ئاوادانی لێنین ئەو جار بە پێچەوانەوە گەڕایەوە ڕۆی هەتا گەیشتەوە شوێنێک پێی وابوو شوێنی هەڵهاتنی خۆرە فعلەن دیارە وەک دەڵێ بە جیهەتی ڕۆژ هەڵات هێندە ڕۆیشتووە وەک دەڵێ وای زانیوە تەوام ئێرە شوێنی خۆر هەڵاتنە و تەواو لەو لای ئەویەوە هیچ ئاوادانیەکی دیکە نین دەنا ئینسان ئەگە بڕوا دێتەوە شوێنی خۆی ئەگەر ڕۆی بە تەمەڕێک دەگەیشتەوە ئەوەکەی جیهەتی خۆر ئاواکەی و خەڵکەکەی دەبینیەوە بەڵام لەوێ ڕاوەستاوە ثم ئەتبع السەبەبە پاشان کەوتە دوای هۆکارەکان هەتا ئەو کاتەی ئیذا یعنی ڕۆیشت هەتا ئەو کاتەی بەلەغە مەطلع الشەمسی گەیشتە مەطلع شوێنی هەڵهاتنی خۆر وجدها لويش خوري دي تطلع على قوم هل ديت يعني ديت دري على قوم بسر قومك دا بسر قلك دا لم نجعل لهم كنمان دابو بو قوم من دونها
من دونها بۆ خۆپاراستنیان لە خۆر سیترە هیچ بربەستێک ئەنی نە خانویان هەبوو بچنە بنی خۆر لێیان نەدا طبعا عادەتە ئەگەر بە ئیتیجاهی خۆر هەڵات بڕۆی خۆر لێ نزیکتر دەبێتەوە تا خۆر لێ نزیکتر بێت تاوان گەرمترە لە شوێنێک خۆریان بەسەردا هەڵدەهات خانویان نەبوو بچنە بنی طبعا دار و درختی لێ نەبوو وەک دەڵێ بچن سێبەری پێ لە خۆکەن بۆیە دەڵێن ئەگەر ڕۆژدا دەهات یا دەچونە ناو ئاوێ بۆی گەرمان نەبێ هەندە گەرماکە زۆر بووە یان ئەوەتە لە ناو زەویدا کونیان هەڵقەندون وەک دەڵێ بە ڕۆژێ لە کوناندا بوون شەوێ توانویانە بێنە دەرێ ڕۆژە نەیانتوانی و هات و چۆ بکەن لەبەر گەرمیان حتى إذا بلغ ڕۆیشتون هەتا گەیشتۆتە مەطلع الشەمس ئەو شوێنەی کە پێی وابووە خۆری لێ هەڵدێ وەجەدەها ئەو هایە بۆ خۆرەکەی دەچێت یعنی خۆرەکەی بینی تطلع على قوم دێتە دەرێ بەسەر قومێکدا لم نجعل لهم يعني نەمان دابوو بەو قەومە بەو خەڵکە من دونها يعني بۆ خۆپاراستنیان لە خۆر سیترە هیچ بربەستێک هیچ سێبەرێک هیچ شتێکیان نەبوو خۆی پێ لە خۆر بپارێزن تەنانەت هێندێک لە تەفسیرەکان دەڵێن جلوبەرگیشیان نەبووە تەوان لەبەریکەن چونکە ئینسان ئەگە جلوبەرگی لەبەر بێ بە جلوبەرگەکەی نیسبەتێک گەرمایی خۆرەکە و تیشکی خۆرەکە لێ دوور دەکەوێتەوە هەر چۆنێکی بێ خانوویان نەبووە خیوەت و وەک دەڵێ ڕەشماڵیان نەبوون وەکو ئێستا بچنە بنی داری درختی لێ نەبووە سێبەر بکەن و بچن لە بنیدا بحەوێنەوە و بحەسێنەوە والحاصل وەزعیان لەبەر گەرمای هەتا و لەبەر گەرمای خۆر زۆر وەزعێکی خراپ بووە کەذالکە خوا دەفەرمێ هەر بەم شێوەیە کە ذیلقەرنەین مامەڵەی کرد لەگەڵ خەڵکی خۆر ئاوا هەر بەم شێوەیەش مامەڵەی لەگەڵ ئەوان کرد یعنی چی یعنی سەرپشکمان کرد خەڵکەکە خراپەکار بوو بێباوەڕ بوو سەرپشکمان کرد لە بینی ئەوەی سزایان بدا یا لە بینی ئەوەی کە چاکەیان لەگەڵدا بکە ذیلقەرنەین هات عەدالەتەکەی هەڵبژارد فەرمووی ئەوەی کە خراپەکار بێت و بە قسەیمان نەکات و لەسەر کوفر و بێباوەڕی بمێنێتەوە سزای دەدەین و لە ناوی دەبین ناهێڵین و ئەوەشی کە دەبێتە ئیماندار و باوەڕ دێنێت چاکەی لەگەڵ دەکەین چاکە لەگەڵکردنەکە یەک لە چاکەکان ئەوەیەکە ئەوەی بۆ کردن خانووی بۆ کردوونە سێبەری بۆ دروست کردوون شوێنی حەوانەوەی بۆ دروست کردوون جگە لە پاداشتەکەی قیامەتی ها بۆیە دەفەرمێ کەذالک یعنی هەر بەم شێوەیە چۆن مامەڵەی لەگەڵ ئەو خەڵکە کرد کە لە خۆر ئاوا بوون لە لای خۆر ئاوا بوون هەمان مامەڵەشی لەگەڵ ئەو خەڵکەکەی کرد جاخوا دەفەرمێ وەقەد ئەحەطنا بێگومان ئێمە ئەحەطنا ئاگادار بووین بیما لەدەیهی بەو شتانەی کە لای ذیلقەرنەین بوون و ذیلقەرنەین ئەنجامی دەدەن خوبڕە بە شارەزاییەکی بە ئاگاداریەکی تەواو ئێمە دەمانزانی ذیلقەرنەین چ دەکات و چۆن مامەڵە دەکات ثم حتى إذا بلغ مطلع الشمس رويشت هتا جيشتا شوي مطلع الشمس شويني هەڵهاتنی خۆر بە بۆچوونی وی ها وجدها لەوێ خۆری دی تطلع على قوم يعني هەڵدێ بەسەر قومێکدا لم نجعل لهم من دونها سترا لم نجعل لهم يعني نەمان داوە بە خەڵکی ئەو شوێنە بۆ خۆپارێزیان لە خۆر سیترە هیچ بربەستێک جا هەتا جلوبەرگیان نەبووە زۆرینەی مفەسرین دەفەرمون خانوویان نەبووە وەک دەڵێ خیوەت و دار و درەختیشی لێ نەبووە خۆی پێپەنادەن کەذالک خوا دەفەرمێ هەر بەم شێوەیە کە مامەڵەی کرد لەگەڵ خەڵکی خۆر ئاوا هەمان مامەڵەشی لەگەڵ ئەوان کرد ئەدی ئەو کارانەی کە کردنی لە خۆڕاکردنی بێگومان نەخێر خوا فەرمانی پێکرده بوو لەژێر چاودێری فەرمانی خوادا کارەکانی دەکردن و خوای گەورە فێری کرده بوو وەقەد ئەحەطنا بێگومان ئێمە ئیحاطە یعنی بەتەواوی ئاگادار بووین بیما لەدەیهی بەو شتانەی کە ذیلقەرنەین دەیکردن و ئەنجامی دەدەن خۆبڕە بە شارەزاییەکی تەواو ثم پاشان خوا دەفەرمێ کە ئیشەکەشی لەوێ تەواو کرد خەڵکەکەی ئەوەی کە شایستەی هیدایەت بوو بە بەقسەی ذیلقەرنەینی کرد بوو بە مسلمان و دواتر ئەسباب و هۆکارەکانی دنیای بۆ دابینکردن بەجێی هێشتن ئەوجا ثم ئەتبع سەبەبە پاشان بە دوای هۆکارەکان کەوت ئەوجا دەفەرمون بە نێوانی
خۆر هەڵات و خۆر ئاوایدا ڕێگایەکی دیکەی گرتە بەرێ بزانێ لەوێش چێ هەیە لەوێ چ باسە خەڵک چاکە دەکا یا خراپە دەکا ئیماندارە یا بێ باوەڕە ثم ئەتبع پاشان گرتیە بەر سەبەبە هۆکارەکان حتى يعني ڕۆیشت حتى إذا بلغ تا ئەو کاتەی گەیشتە بەینە سەدەینی بەلەغە بەینە سەدەینی گەیشتە نێوانی دوو بربەست دوو دیوار دوو شاخ وجد من دونهما دۆزیەوە لە نێوانی دوو شاخ و دوو بربەستەکەدا قەومەن گەلێک کە دەفەرمێت لا یەکادونە بە ئاسانی کەس نەیدەتوانی یەفقەهونە تێبگا قەول لە قسەکانیان کەس بە ئاسانی نەیدەتوانی لە قسەکانیان تێبگا کە زمانەکەیان لەگەڵ زمانی ذیلقەرنەینی جیاواز بووە جا هەندێک دەفەرمون لە ناو سوپای ذیلقەرنەینیدا طبعا کەس لەیان تێنە دەگەیشت ذیلقەرنەین بۆ خۆی زمانەکەی دەزانین خوای گەورە بەهرەی لەگەڵ کردبوو هێندێکیش دەڵێن نا بە ئیشارەت و ئاماژە طبعا ذیلقەرنەینیان بە زەحمەت تێگەیاندووە کە چیان دەوێت و مەبەستیان چی حاڵین لێ جا ئەو خەڵکانە طبعا لە زۆرێک لە ئەوەکان دەڵێن ئەرمینیا شوێنەکە ئەرمینیا بووە و ئەرمینیا ساشار هەیە طبعا ئەو شوێنە دوو ئەوەی لێ بوون دوو دیوار دوو شاخی گەورە لە نێوانی شاخەکاندا ئاوەدانیەکی لێ بووە خەڵکێکی لێ ژیاوە کە لەبەرەوەی دوورە دەست بوون دوورە شار بوون طبعا زمانیان جیاواز بۆ لە خەڵکی دیکە لایکمی زمانیان لە زمانی ذیلقەرنەینی جیاواز بووە ذیلقەرنەین و جەیشەکەی ذیلقەرنەینی نەیزانیون بە چ زمانە قسان دەکەن دەفەرمێت حتى إذا بلغ ڕۆیشتن هەتا گەیشتە بەینە سەدەینی نێوانی دوو بربەست وجد من دونهما دۆزیەوە لە نێوانی ئەو دوو بربەستەدا قەومن خەڵکانێک لا یەکادونە یعنی ئاسان نەبوو بە ئاسانی یەفقەهونە قەولە تێنە دەگەیشتن لە قسەکانیان چۆن حاڵی بوون وەکو گوتمە دوو تەفسیرەکەی هەنا هێندێک دەڵێن ذیلقەرنەین زمانەکەی زانیون ئەو بۆ خۆی لێیان تێگەیشتووە و وەک دەڵێ کە جەیشەکە لەیان حاڵی نەبوون هێناویان نەتە لای ذیلقەرنەینی هێندێکی دەفەرمون بە ئیشارەت و ئاماژە ذیلقەرنەینیان تێگەیاندووە چیان گوتووە قالوا گوتویانە جا بە زمانی خۆیان حتمەن گوتویانە جا یا بە ئیشارەت گوتویانە یا ذیلقەرنەینی ئەی ذیلقەرنەین إن يأجوج ومأجوج بيقومان يأجوج ومأجوج يأجوج دوشتي جهازن ها يأجوج ومأجوج يكشدنين ها يأجوج تيريكن مأجوج تيريجي دي كنا كمفسرين ده فرمون يكان دريج وقيت طبعا يكان كرتب علي قزم كهردو كان لخرابة كاري ده وينيان نبوه لو سردمي خوان ده لو ئەو خەڵکەش کە لە نێوانی دوو بربەستەکەدا ژیاون و ذیلقەرنەین سەردانی کردوون و ویستوێتی داوایان کە وەک دەڵێ بەدەستی یەئجوج و مەئجوجەوە گیریان خواردووە بۆیە دیقەتی ذیلقەرنەینی دەن کە مەلیکێکی ساڵحە و ئیشی پێغەمبەرانی کردووە سەلامی خۆیان لێبێ نەیگوتوە جا من علاقەی یەئجوج و مەئجوجم چییە یەئجوج و مەئجوج ئەزیەتتان دەدەن یا ئەزیەتتان نادەن زوڵمتان لێ دەکەن یا زوڵمتان لێ ناکەن ئەمن علاقەم نین ئەمن هاتم بۆی داوەتان کەم بە قسەم دەکەن باشە بە قسەم ناکەن ئەمانتان سەر و لاقتان دەبڕمودەتان کوژم کە پێی دەکراوە بکە بەڵام ئیشی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت وەزیفەی ئینسانی ئیماندار ئەوە نییە خەڵکی وەک دەڵێ سەر و پێ ببڕێت و بە کافری بۆ جەهەنەمە بیان نێرێ ئەوە یەک و دووهەم ئینسانی ئیماندار نابێ هێندە بێخەم بێت وەک دەڵێ گرنگی بە ئیشی ئیمانداران و نەک ئیماندار ئەوان ئیمانداریش نەبوون ئەو کاتی خەڵکێکی ئاسایی بوون و خەڵکێکی خوانەناسیش بوونها هەتا پێش ئەوەی ذیلقەرنەین بیانگاتێ بەڵام ذیلقەرنەین دێ کێشەکان بۆ چارەسەر دەکا ئەو کاتیدا ئەو جار داوایان دەکا بە نمونێ ساتۆ لە ناو قەومێکیدا داوە بکەی و بانگەوازی بکەی هیچ بەرنامە و پرۆژەیەکت بۆ ئەو خەڵکەی نەبێ خەڵکی گوێت لێ ناگرێ بەرنامە و مەشروعی دنیایت بۆ خەڵکی نەبێ چارەسەر و گرفتی خەڵکت لەکن چارەسەر نەکرێ خەڵک حسابت بۆ ناکە خەڵکی ئێستا بۆ هەمووی بۆتە عەبدی دەسەڵاتدارەکان خۆ لەبەر باشیانیان نییە لەبەر عەقڵیشیانیان نییە لەبەر ئەو دەسەڵاتەیە کە هەیەە لەبەر ئەو پارە و مەعاش و وەک دەڵێ مەسلحەتەیە کە خەڵک دەیکەوێتە لای کەسەکان ئەو ذیلقەرنەینە سەلامی خوای لەسەر بێ نەهات گوێیان پێ نەدا ئەو قەومە یەکەم جار گوتیان یا ذیلقەرنەین ئەی دیارە ذیلقەرنەین داوای کردوون ئەوانش گوتویانە بە کێشەیەکی دیکەمان هەیە گرفتێکی کەمان هەیە جارێ
إن يأجوج ومأجوج بيقمان يأجوج ومأجوج أجاو يأجوج ومأجوج كين طبعا عندك الإسرائيليات هي دلين آدم سلامي خوای لێ بێکات خۆی کە خوا دروستی کردووە ئەوە ڕیواەتە طبعا هاقنە قسە سەحاکەنی بەس دەگوترێ کاتێک کە احتیلامی بووە وەک دەڵێ تۆکەی لەگەڵ گڵتێک هەڵبووە و لەو گڵی طبعا ئەو یەئجوج و مەئجوجانە دروست بوون بۆیە هێندە خراپەکار بوون و وەک دەڵێ لە ئادەمی زادی تیان پەڕاندووە لە خراپەکاریدا بەڵام ئەوە قسە ئیسرائیلیاتە طبعا دروست نییە ڕێی بەقۆت ئەوەیە کە ئەو یەئجوج و مەئجوجانە بەڕەچەڵک دەچنەوە سەر یافیثی کوڕی نوح یافیث طبعا کوڕە خراپەکەی نوح بەڕەچەڵک ئادەمی زادن و بەشەرن و مرۆڤن بەڵام مرۆڤن طبعا هەم لە خیلقەتدا تۆزێک دەگمەن بوون وەک دەڵم تیرەیەکیان درێژتر لە خەڵکی ئاسایی ئەوەی دیکەشیان قەزەم و وردەڵا و زاوزیان زۆر کردووە ژمارەیان زۆر بووە بە هەر شوێنێکی داڕۆیشتون وەکو کللە و شتیواوە بوون دار و بەردیان خواردووە هەتا ئینسانیان کەوڵ کردووە بە زیندوی تەوان بە پێست و خوێن و ئەوانەوە خواردویانە هێندە خراپەکار بوون خوای گەورە بەوەی ئەو ذیلقەرنەینەوە ئەو یەئجوج و مەئجوجانەی دەست و پێ بەستون تا قیامەتێ تەوان وەک دەڵێ لەو شوێنەی کە هەنا کە عیلم نەیگەیشتۆتێ و هیچ کەسێکیش بە یەقینی نەیدۆزیونەوە ئێستا لە شوێن و چین بەڵام هەن بە نەسی ئاەت و لە ئاخر زەمانیش دێنە دەرێ بەڵام ئادەمیزادن و ئینسانن بەڵام وەک دەڵێ سیفەت و ئاکاریان تایبەتە جا دەفەرمێ ئین یەئجوج و مەئجوج ئەو یەئجوج و مەئجوجانە ئەوە دوو کەس نین دوو تیرەنها یعنی تیرەی یەئجوج و مەئجوج مفسدون في الأرض خراپەکاریان بڵاو کردوتەوە لە زەوی فهل نجعل لك خرجا آية دەتەوێ کۆکەینەوە بۆت خرجا ینی پارەیەک کرێک على أن تجعل بۆ ئەوەی دروستکەی بیننا و بینهم لە نێوان ئێمە و ئەواندا سەددە بەربەستێک دەستیان پێمان نەگا هیچی دیکە نەمان کوژن و نەمان بڕن و تا خواردوشیانن تەوان نەکرد کوشتویانن ئەگەر وەکو چۆن ئێستا دعبا و درندەکان ئاژەڵێکی دیکە دەگرن ئەوان ئادەمی زادێکیان دەستکەوت با دایان کوشت و دایان خوارد طبعا ئەوەندە دڕ بوون بە ذیلقەرنەینیان گوتووە کە بینیویانە کەسێکی دەسەڵاتدارە کەسێکی وەک دەڵێ لی دێ چاکە بکا و چاکەکاری بکە گوتویانە ئەی ذیلقەرنەین ئین یەئجوج ومەئجوج مفسدون في الأرض بێگومان یەئجوج و مەئجوج تیرەی یەئجوج و مەئجوج خراپەکاری زۆریان بڵاو کردوتەوە لە زەوی فهل نجعل لك نجعل لك دانين بوت كوكينو بوت خرجا كريك على أن تجعل لسر أوي تو دروسكي بيننا وبينهم لنيوان إيما وأوان دا صد بربست ها صدي أو كي يستاوي بكونكريت وشتي دادندري أو وانيا أوي رادا قريت ها يعني شتيكي أو مان بو دروسكا كأو يأجوج ومأجوجانا نتوانا دستيان بإيما بقى واضحة هاتكوانيا قالوا قتيان أو شبوشة يا ذا القرنين أو قصيكيا قصي أو قوميا كالنيواني دو بربستكدا جياون أي ذا القرنين إن يأجوج ومأجوج بيقمان يأجوج ومأجوج طبعا ذي القرنين نسوتك إن يأجوج ومأجوج كان ها دعوي يأجوج ومأجوج كان شي نكردوا بيقمان يأجوج ومأجوج مفسدون في الأرض خرابكاري زوريان كردوا لزوي فهل نجعل لك خرجا آية دانين بوت كوكينو بوت خرجا يعني كريك على أن تجعل بوي داني دروسكي بيننا وبينهم لنيوان إيما وأوان دا سد بربست قال فرمويتي ما مكني فيه أو دا صلاتي كخوا بيداو أو هزي كخوا داويتي بمن أو شتي كخوا مني تيدا سر بشك كردوا خير تاكتر لويك إيوه بيم ددن ما مكني فيه أو دا صلاتو تواناي کە پەروەردگارم پێداوم خەیڕون چاکترن لەوەی کە ئێوە پێم دەدەن بەڵام چی بکەن فەعینونی یارمەتیم بدەن بقووە بەهێز بەجەستا بەلاشە بەدەست پارەم لێتان ناوێ ها مەلیکم پادشام خوای گەورە لەوەی چاکتری داوە بە ئێمە طبعا ئەوە وەک دەڵێ عیزەتی نەفس و کەرامەتی و مەبەستیشی پارە پەیداکردن و پارە کۆکردنەوە نەبوو ئەوە یەک و دووهەمیش نەیگوتووە خەڵکی لەگەڵ بۆ تەمەن ذیلقەرنەین بەڵام شتێکی وا قایم و گەورەی بۆ دروست کردوون گەورەتر لەوەی کە خۆیان داوایان کردووە پێویستی بە تاقەی بەشەری هەبووە هەندێکی دەڵێن نەهار بۆی فێری تەنبەڵی نەبن
ئینسان وەک دەڵێ خەڵکەکەی بەکار هێناوە بۆی هەز بە مەسئولیەت و بەرپرسیارەتی بکەن و نەزانن وادانەنێک کە هەرچی لیان قەوما چاوەڕێی ئەوەی کەن ذیلقەرنێکی دیکەیان لێ پەیدا ببێ وەرن یارمەتیم بدەن بەهێز ئەجعل بەینەکم دروست دەکەم لە نێوان ئێوە و بەینەهم لە نێوان ئەواندا ڕەدمە یعنی دیوارێکی زۆر قایمتر لە بربەستەکەی نێوانێکی زۆر بربەستتر لەوەی کە ئێوە داوای دەکەن قال ذي القرنين فرموي ما مكنني فيه إن أود صلاة تواناي كداويتي بمن ربي پروردگارم خيرون چاكتر لوي كأيو بيم ددن فأعينوني بقوة يارمتين بدن بهيس أجعل بينكم دروز دكم لنيوان ايو وبينهم لنيوان اوان دا ردما يعني ديوارو بربستيكي زور قائمترو بهيستر لوي كداواتان كردوا او جار چي کرد فرمي آتوني بينن بوم ورن دي آتوني بوم بينن زبر الحديد پارچ آسن هرچی پارچ آسني هيا لو شويني دستان پیدكا بيهنن پارچ آسن بينن كوي كنوا تندي حتى إذا ساوى أو كاتي يكسان دبن آسنكان بين الصدفين لنواني دو شاخكا حتى آسنكان نواني دو شاخكي پردكن لسر يكي دانن كالكيكن حتى نواني دو شاخكي پردكن قال كنواني دو شاخكي پربو طبعا آگری لبن آسنكي كردو توا او جار فرميتي انفخو فوي بيكن هموتان بيكو بوي بيتا آگری كي كالپدار و بليصدار طبعا آسن بسي نرم دبي بە ئاگری تەوان ئاگر بەچی خۆش دەبێ بە بای تەوان ئەگەر شوێنێک نەفەسی لێ نەدا و هەوای لێ نەدا ئاگر تێدا نابێتەوە وایە فووی پێداکەن هەموو جا فوو یا بەدەم دەگونجێ فویان پێکرد بێ فعلەن فوی ئەو هەموو خەڵکەی بەیەکەوە دەبێتە زۆر دەبێتە وانێ بۆ دەشکرێ ئەو کوورەیان پێبوو بێ کوورەی ئەوەی کە کوورەچی پۆلوشتی پێ ئەوە دەکەن ئەویان بەکارهێنابێت بەوەی فویان لێکرد بێ مەرزنی بەدەم فویان لێکرد بێ هەر چۆنێکی بێ وەلحاصڵ فەرموویەتی فوی پێداکەن جا بەدەم فویان پێداکرد بێ یا بەو وەسائلانێک کە هەوایان پێ دروستکاوە حتى إذا جعله نارا هەتاکو جێراونی ئاسنەکان هەمووی بەسی بە نار بە ئاگر هەتا ئاسنەکان ڕێک بوونەتێک پارچە ئاگر کە بوونەتە ئاگر تەوان ئاسن کە بوو بە ئاگر و سوور بوویەوە شل دەبێ ئەو جار قالە وتێتی ئاتونی بۆم بێنن ئوفریغ عليه دەڕێژم بەسەریدا قطرە مزی بەسەردا دەکەم تەوان مس ڕقە کە بەسەر ئاگردا کرد مزەکە دەتوێتەوە مس و ئاگرگە یەکتریان گرت ڕێک دەبێتە دیوارێکی جارێ هەر نێوانی بربەستەکانیان پڕ کردووە جارێ زۆر ئەوە بووە زۆر ئەستور بووە پاشان لوز بووە لوز تەوان مێشولە نەیتوانیوە پێی هەڵا بگەڕێ بە ئەوەکەیدا هێندە لوز بووە جاو حکمت و دانایی کە هەی بۆ بێگومان تەبەن خوا فێری کردووە و خوای گەورە هۆکارەکانی داونێ بەڵام ئەوەی ئەو کردوێتی ئێستاش تەوان بە هیچ تەکنۆلۆژیا و بە هیچ عیلم و دەسەڵاتێک نەکراوە ئێستاش هەموو دەسەڵاتی دنیای لە بەرامبەر ئەو یەجوج و مەجوجانە و ئەو بربەستەی کە ذیلقەرنەین دروستی کردووە و ئەو شوێنێک یەجوج و مەجوج لێی دەژێن هەموو دەسەڵاتی دنیای ئێستاش لە بەرامبەریدا دەستەوەستانن هیچ کەسێک معلوماتێکی دقیقی نییە ئەوەی دەگوترێ لەسەریان تەنها وەک دەڵێ بۆچوون و نەزەریاتن تەوان هیچ کەسێک نەیتوانی بچێتەوێ کەشفیان کا بزانێت چۆن قسە دەکەن بربەستەکە چۆنە بەسی دەتواندرێ بشکێنرێ کە بەبێ گومانی بەپێی ئاەتەکەی دواتر بێ کەس ناتوانێت ئاتونی زوبەڕ الحەدید فەرمووی بێنن بۆم پارچە ئاسن حتى إذا ساوى هەتا یەکسان دەبن بین الصەدەفەینی لە نێوانی لەگەڵ دوو شاخەکە قال أو جار فرمي أنفخ فوي بيكن حتى إذا جعله هتا جيراي آسنكاني جيران بالنار بآقر قال آتوني أو جار فرمي بين بوم أفرغ عليه درجم بسردا قطرة مزي تواوي بسر دادك أو جار فرمي فما استطاعوا أن يظهره أو جار كمزكي بسر دا كردو بو بديوار بخلقكي قلت خلقكي درنيا كر فرمي فما استطاعوا أن يظهره أو أن ناتوانا بسردا سركون هندلوس کەس ناتوانێت پێی هەڵگەڕێ وەمە استەطاعوا له نەقبە و کەسیش ناتوانێت کونیکە هێندە ئەستورە و هێندە پتەوە کەس ناتوانێت پێی کونکە کەس پێی کون ناکرێن ناتوانێت کونیکەن بۆیە ترستان نەبێ نەدەتوانن پێی هەڵگەڕێن وەک دەڵێ بۆتان ئاودی و ببن و نەش دەشتوانن ئەو جار مفەسیرین زۆری نەدەفەرمونون کاتێک کە
ئەوانەی بۆ کردن کێشە دنیایەکەی بۆ حەلکردن ئەو جار چوە سەر باسی قیامەتها قال هذا رحمة من ربي کە دەرسی داهاتوو دەیگەینی ئەو جار داوای کردوونها بۆی ئینسان ئیماندار ئەگەر پێی بکرێ یەکەم جار خەمی دنیای خەڵکی پێچارە سەر بکرێت گرفتی دنیای خەڵکی پێچارە سەر بکرێت وەڵامی کێشەکانی خەڵکت پێبێ فعلا خەڵک چاکتر گوێت بۆ دەگرێت و چاکتر بە قسەشت دەکا ئەگەر تەنها باسی قەبر و قیامەت و دوا ڕۆژ بۆ خەڵکی بکەی و بۆ دنیای هیچت پێ نەکرێ کە دین وانیە ڕاستی دنیا پێش قیامەتت خۆشکە دەبێت دنیات خۆشکە پێشەوەی بە کەڵکی قیامەتی خەڵکی بێ دەبێت بە کەڵکی دنیای خەڵکی بێ ئەگەر وا بووی تەمەن خەڵک چاکتر گوێت لێ دەگرێت بە بێگومانی بۆی هذه القرنین وەخوای گەورەش بەسەر هاتەکەی بۆیە بۆ باس کردوون بۆی دەرسی لێوەرگرین ها ئینسان کە خەمی خەڵکت خوارد و لە خەمی گرفتی خەڵکی دابووی و چارەسەری گرفتی خەڵکت لەکەن بوو بێگومان خەڵک چاکتر گوێت لێ دەگرێت و نەتیجەی ئەوەکەی لە دەرسی داهاتوو ئاەتێک ماوێتی تەکمیلەکەن صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه أجمعين.